تگۆکەین لەسەر کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ دوو تۆرمانە بوو لەسەر ئەم بابەتە بەڕاستی قساکەین لەسەر کاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی جیاوازمانن، ڕێکخراوی زۆرمان هەن، ڕێکخراوی زۆر و جۆرا و جۆرمان هەن. ئەم ڕێکخراوانە لە بواری جیاوازدا کار دەکەن. لەم ساڵانەی دواییدا زۆر گلەی لە کاری ڕێکخراوەکان دەکرێت، بەڵام ئەوانیش بێگومان بیانووی خۆیانەیە، ئەوانیش دەڵێن حکوومەت وەکو پێویست وەڵامیان ناداتەوە یاخۆت گوێ لە داواکاریەکانیان ناگرێ. ئێمە بۆی حکومڕانێکی باشمانە بێ، پێویستمان بۆیە ڕێکخراوی چالاک و وەکتیڤمانە بێ لەنێو کۆمەڵگەدا. گفتوگۆکەین لەسەر کاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز بارە محەممەد ئەمین، ڕێکخەری پرۆژەی بەهێزکردنی حکومڕانی باش لە ناوخۆی ڕێکخراوەکان لە ڕێکخراوی ستۆپ. بارەخان سڵاو لێ بێم کاتت باش. ئەگەر پێمان بڵێ کاری سەرەکی ڕێکخراوەکان لە ئێستادا چۆنە، حکوومەت بەدەمتانەوە دێ، داواکاریەکانتان جێبەجێ دەکا، داواکاری ڕێکخراوەکان ئێستا چییە؟ سڵاو بەینتان باش، سپاس بۆ ئەم دەرفەتە، لەبەر ئەوە سپاسدانەکەم کە ئەمە دەواازەیە کارەگایەکی گونجاو ئەبینم بەوەی کە خەڵک و هاوڵاتیان زیاتر ئاشنای ڕێکخراوەکان ببن و بزانن کە پانتایەکی فراوانتری هەیە لەوەی کە زۆر جار باسەکرێ بە تایبەت کە ئەم ساڵانی دوایی زۆر زەخت کراوەتەوە بەوەی ڕێکخراوەکان هەر ئەڵەی ڕێکخراو یەکسەر ئەبن بە پرسی ئافرەتان و جەندەر. بەگومان ئافرەتان و جەندەریش لەم کۆمەلگای ئێمە زۆر کات پێویستی بە هەوڵ و تێکۆشان هەبووە، بەڵام ئیتر هەندێک جار هەندێک لێکەوتەی هەبوویان کارەکان بە جۆرێک بوون لە سوودی گشتی کۆمەلگانە بووە ئەو تێڕوانینە دروست بووە. خۆشحاڵم کە توانین بەشێکی لەوانەیە بتوانین ڕاست بکەینەوە ئەمڕۆ. ئەوەی کە لەسەر پرۆژەی بەهێزکردنی بنەماکانی حکومڕانی باش لە ناوخۆی ڕێکخراوەکان هەیە. تاوانەوە پرۆژەیەکی ڕێکخراوی ستۆپە لە ماوەی ساڵی ڕابردووە جێبەجێکراوە. ئەم پرۆژەیە لە چارچەوەی پرۆگرامی تەتویر و بە هاوکاری مەسەلە بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی پیپی ئیتالی و یەکێتی ئەوروپا جێبەجێکرا، تاوان بە هاوبەشی لەگەڵ بە چاودێری فەرمانگە ڕێکخراوە نەحکومیەکانی هەرێمی کوردستان. پرۆژەکە لە ماوەی ساڵێکدا لەسەر تاسەری کوردستان جێبەجێکراوە. ئامانجیشی ئەوە بوو کە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستان بەهێزتر بکات لە بابەتی حکومڕانی باشە، پرسی شەفافیت و ڕۆڵگەڕانی گشتی و زیاتری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ناوەندەکانی بڕیاردا و هەروەها لە بەهێزکردنی بنەماکانی حکومڕانی باش لە ناوخۆی خودی ڕێکخراوەکاندا تاوەکو بتوانن کاری باشتر بکەن و بتوان هاوبەشی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا بکەن. بۆیە لە ماوەی ساڵی ڕابردووە توانیوە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین و پرۆژەیەکی زۆر باش و سەرکەوتو بوو. باشە، بەرچاوی ڕۆن کردوون بۆی لە ئایندەدا کارەکانتان بە باشتر بکەن؟ هاتوبارە دەڵێم بەرچاو ڕوونتری کردوون بۆی لە ئایندەدا کارەکانتان بە باشتر بکەن؟ گوێم لە دڵتان نییە خاتوبارە، ئەگەر گوێت لە منە، مەبەستەکەم لەوەی و پرۆژێتان لە ساڵی ڕابردوودا ئەنی وای کردووە بەرچاوتان ڕوون بێ بۆ ساڵی ئایندا بۆ ئێستا بەدووە کارەکانتان توانن بە باشتر بکەن. خاتوبارە گوێت لە منە؟ باشە، خاتوبارە ئاماژەی بۆ کردکە لە ماوەی ئەم ساڵەدا ینی هەندێک فیدباکیان بۆ گەڕاوەتەوە کە کاریەوە لەگەڵ کاری ڕێکخراوەکان ڕۆڵی گرنگی هەیە لە حکومڕانیەکی باش لە هەر وڵاتێکدا لە هەر هەرێمێکدا. جا کاتێک کە باسی حکومڕانی باشەکەین بەڕاستی من ئۆتەیەکی فەقیامان بیرێتەوە ساڵێک لە هەرێمی کوردستان لە دیدارێکدا بانگێش کرابوو، پێم وابێت لە دیداری زانکۆی ئەمریکی بوو. ئاماژەی بەوە کرد حکومڕانی باش، پرسیارە لێکرد حکومڕانی باش چییە؟ حکومڕانی باش ئەوەیە کە 24 ساعت کارەبات هەبێ، ینی سیرکە ڕوانی نێوان بە حکومڕانی باشەوەیە کە خەڵک خزمەتگوزاریەکانی هەبێ، خەڵک ژیانێکی باشی هەبێ، نەگەوەی کە ئێمە زۆر زیاد دەڵێن حکومڕانی باشەوەیە کە سیستەمی سیاسی بم شێوازە بێیان بەو شێوازە بێ. حکومڕانی باش بەلای ئەوانەوە ئەوەیە کە
خەڵک خۆشگوزەران بێ کارەبای هەبێ ئاوی هەبێ گرفتی ئەم بابەتە سەرەکییانی ڕۆژانەی نەبێ گرفتی نەوت و غاز و بتڵ و بەرمیلی نەوت ئەم بابەتانەی نەبێ جاگەر خاتوبارە دەنگی باش بوو بێ بۆی من بگەڕێمەوە لای پرسیارەکانی ئاراستە بکەم خاتوبارە گوێ لە دەنگی منە خاتوبارە گوێ لە دەنگی منە باشە ئەگەر گوێ لە دەنگی منە پرسیارەکەم ئەوەیە ینی ئەو کارانەی لە ماوەی ڕابردوودا ئەنجامتاندا بەرچاو ڕوونی کردوون بۆی کە لە کارەکانی ئایندەتاندا بتوانن باشتر کارەکانتان بکەن وە باشتر بزانن کە ڕێکخراوەکان دەتوانن چی بکەن لە کۆمەڵگەدا خاتوبارە ئەگەر گوێت لە منە پرسیارەکەی منەوەیە هەر ئەو قسانەی کە خۆت کردت ینی لە ماوەی ساڵی ڕابردوودا بەرچاوڕوونی باشتان هەبووە و دەزانن لەکوێدا ڕێکخراوەکان ڕۆڵی گرنگیان گێڕاوە ئەمەوای کردووە بەرچاوتان ڕوون بێ بزانن کە لێن و کەم و کوڕیەکان چین بۆ ئایندە دووبارەی نەکەنەوە بتوانن بە باشتر کارەکان بکەن بەڵێ بێگومان ئەمە ئەم پرۆژێ دەرفەتێکی باش بوو کە بەریەکەوتن و ڕوبەڕبوونەوە و بینین و چاوپێکەوتنمان هەبێت لەگەڵ بەشێکی باش لە ڕێکخراوەکان لە وەکو ئاماژەم پێدا لە سەرەتایە لە سەرتاسەری کوردستان بەڕاستی کاگڕان کۆکە چتە دەرەوەی سنتەری شارەکان هەولێر و سلێمانی و دهۆک یعنی ئەبینی کۆمەڵێک هێز و توانای زۆر باش کۆمەڵێک ڕێکخراوی زۆر بەتوانە زۆر ئارەزومەند بۆ ئەوەی کە کاری باش بکەن هەن بەڵام دەرفەتەکانیان دەست ناکەوە یاخود نازانن چۆن بگەن بە دەرفەتەکەن لەم پرۆژەیە ئەومان بەڕۆنی بۆ دەرکەوت ئەومان ینی بۆ دەرکەوت کە ئەتوانین یارمەتی ڕێکخراوەکان بدەین لەوەیە کە توانەکانیان بەهێزتر بکەین وە بەشێک بین لەوەی کە ڕێگاکانیان بۆ ئاسان بکەین یاخود ڕێگایان باشتر ڕێنماییان بکەین بۆەوەی کە چۆن بگەن بە بۆ منە ڕێکخراوانی کە بەخشەرن کە پاڵپشتی پرۆژەکانیانەکەنوە ئەسڵان ئامانجێکی ئەم پرۆژێ ئەوە بوو کە کار بکات بەوەی کە ئەو ڕێکخراوانەی کە بەشداری ڕاهێنانەکان یا بەشداری چالاکیەکانی پرۆژەکەکەن دواتر بتوانن هەم لە ناوخۆی ڕێکخراوەکانیانە بنەماکانی حکومڕانی باش بەهێز بکەن لە پەیڕەوی ناوخۆ لە چۆنێتی بەڕێوەبردن و ئیدارەدانی ڕێکخراوەکان هەمیش چۆنیەتی ئامادەکردنی پرۆپۆزەڵ چۆنیەتی بڕیاردان و چۆنیەتی گەیشتن بە ڕێکخراوەکانی بەخشەروە بەدەستهێنانی پاڵپشتی بۆ پرۆژەکانیان و جێبەجێکردنیان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی تری لۆکاڵی یان ناوخۆیی یاخود بە هاوبەشی لەگەڵ لایەنێکی نێودەوڵەتی ڕێکخراوەکان زۆریان پێویست بەو یارمەتی و بەرچاوڕوونیە بوو خۆشبەختانە بەشێکی باشی لەم پرۆژەیە ئەتوانم بڵێم ئێمە توانیمان ئەنجامی بین بەڵام هێشتا سەرەتایە ینی ڕێگایەکە درێژەوە پێویستی بە کاریکردنی بەردەوام هەیە باشە خاتوبارە دوا پرسیارمەوەیە ئێستا پاڵپشتی بۆ ڕێکخراوەکان چۆنە پاڵپشتی مادی و مانەوی لەلایەن حکوومەتەوە لەلایەن ینی فەندی نێودەوڵەتی هەیە بۆ ڕێکخراوەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە گەر باس بکەین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو گۆڕانکاریەکە ئەوەیە کە پێشتر بڕەپارەیەک هەبووە بۆ ڕێکخراوەکان بەڵام ئەو بڕەپارەیە لە دوای قەیرانە ئابوووریەکان و شەڕەکانی داعش و ئەوانەوە ڕاگیراوە بە فەرمیانی هیچ بڕەپارەیەک و هیچ هاوکاریەکی مادی نییە ئەمێنێتەوە هاوکاریە معنەویەکان کە بە گوێرەی کار و پرۆژەی ڕێکخراوەکان و جیاوازیان ئەگۆڕێت بێگومان ئێمە هیچ گرفتێکمان بۆ دروست نەبوو هەندێک هاوبەشی هەبوو بێگومان لە پرسیینەوەش هەر ئەبێت بەڵام گرفتمان نەبوو لە جێبەجێکردنی پرۆژەکانە بەڵام بۆ ڕێکخراوە بەخشەرە نێودەوڵەتیەکان ئەبێت بەڕاستی ڕێکخراوە ناوخۆیەکان بزانن لە چ قۆناغێکین و دەرفەتەکان و ئاڵنگاری و تەحەدیەکانیش بناسن بێگومان لە ساڵانی ڕابردووە ڕێکخراوە بەخشەرەکان بە زۆری کاریان لەسەر هاوکاری مرۆیی و ئەو بابەتانە ئەکردووە بۆیە ئاسانتر ئەتوانرا کە با بڵین فەند یاخۆت پاڵپشتی دارایی وەربگیرێت ئەوەی کە ئێستا تێبینی ئەکرێەوە خوێنرێتەوە قۆناغەکە بەرەو هەنگاونان ئەچێت بۆ دەستپێکردن بە قۆناغێکی نوێ کە ڕێکخراوە بەخشەرەکان بەتەمان و ئەیانەوێت بگوازینەوە بۆ قۆناغاوی شەوەیە کە قۆناغی گەشەپێدانە و چیتر کار لەسەر
بەڕاستی هاوکاری مرۆیی و ئەو بابەتانە ینی پاڵپشتەکانی کەم بۆتەوە و من لێرەوە بە ڕێکخراوە لۆکاڵەکان ئەڵێم کە پێویستە زیاتر پەرە بە خۆیان بدەن کارەکانیان ڕێک بخەن و هەنگاوەکانیان بەو ئاراستەیە بکە لە قۆناغی گەشەپێدان و باڕاستی گەشەپێدان کار بکەن. زۆر سپاس بارەخان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس کە لەگەڵمان بووی بارە محەممەد ئەمین ڕێکخەری پرۆژەی بەخێ و ڕێکخەری پرۆژەی بەهێزکردنی حکومڕانی باش لەناوخۆی ڕێکخراوەکان لە ڕێکخراوی سپۆز. سپاس کە لەگەڵمان بووی، دەست خۆش بێ.